دونالد ترامپ سەرۆکێ بەرەی ئەمریکا دەبێژا ئەو پێشبینی دکا و دێ لە ڕۆژە سێشەموێ وەرە دەستە سەرکردن بتاوانە بەرتیلکردنا خانمەکە ئاکتەرە فیلمین ڕوت لە ساڵە 2016 و وی داخواز ji piştevanên xwe kir heta dest bi nerazîbûnan bikin. Digel diyarbûna nîşanên tawanbarkirina Trump ji aliyê dadwerên giştî li bajarê New Yorkê serokê berê milyardêrê 76 salî di platforma xwe ya mîdyayê de doh şembûyê ev peyam nivîsandiye. Kandîdê pêşîniyê komarî ji bo serokatiyê û serokê berê yê Amerîka wê were girtin, nerazîbûna bikin û welatê me vegerînin ser rêka rast. Eger ev biryara tawanbarkirinê hat ragihandin, Donald Trump dê bibe yekem serokê berê yê Amerîka were cizakirin bi tawanekê û dê bibe sedemê bêserûberiya siyasî jî li demekî ku ew hewl dide bibe namzetê komariya ji bo hilbijartinên serokatiyê li sala 2024. ئەگەرچی زۆرێک لە شیکەرەوەی سیاسی پەیامی ترامپ وەک هەوڵێک بۆ دەستکەوتی تری سیاسی لە قەڵام دەدەن، بەڵام دیسان ئەو ڕاستیەش ناشارنەوە کە ئەگەر دادوەری گشتی شاری نیویۆرک بڕیاری تاوانبارکردنی ترامپدا ئەمە ئەبێ بەهۆی ئاڵۆزی بەتایبەتیش کە لە دوو ڕۆژی ڕابردوودا باس لە ئامادەکاری دەستگا ئەمنیەکانی ئەمریکا دەکرێتن بۆ ئەگەرێکی لەم جۆرە. تا چەندێ ئەگەری دۆخێکی بەم شێوە هەیە، دکتۆر کرمانج گوندی پرۆفسۆر لە بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تێنسی ستیت لە گەڵماندا. بەیانی باش دکتۆر کرمانج، چاوەڕێی وەڵامی جەناب سپاس بژیت. من چاوەڕێی وەڵامی جەنابتم بۆ پرسیاری یەکەممان، چاوەڕوانی چی دەکرێت؟ بەنابە و تەواوی ئەو هەواڵانەی لەو بارەیە بڵاوکرانەوە لە دوو ڕۆژی ڕابردی، دادوەری گشتی ویلایەتی نیویۆرکێ بڕیاری خۆیدایە لە بەرهەندێش ئامادەکاری هێزەکانی ئاسایش دەکرێتن کە بەیەکەوە کار بکەن، نەهێڵەن خشونەت دروست ببیتن. منتەها لەو پەیامەی دانالد ترامپ کە ئاماژەت پێکرد بە ڕەدووکەوتوانی خۆی گوتووە سەرۆکی پێشینی ئەمریکای لە سێشەمی ئایندە دەهێتە دەست بەسەرکردن، ئێوە دەوێ خۆنیشاندان بکەن و وڵاتی خۆتان ڕزگار بکەن. ئەم پێم وایە بە هەندێک گرفتەشی گەورەتری لە بۆ خۆی دروست کرد. وەکی دیکە دەچوە دادگا تاوانەکانی کە لە بەرامبەر ئەو مرۆڤە ساغ بوونەتەوە پێی دەگوت ئەو تاوانانە لە بەرامبەرەتەوە کە ئەو دیفاعیاتی خۆی ئامادە بکاتن، بەڵام بەو کارێک کە کردی وڵاتی خۆتان ڕزگار بکەن، لە شێ ڕزگاری بکەن. وڵاتی ئەمریکایە لە حالەتە کە ئەو بەو کەسانە دەڵێ بەو جۆرە وڵاتی خۆتان ئامادە بکەن، ئەوە وەبیر خەڵکی ئەمریکای و جیهانێ دێنیتەوە مامرەتەشی دیکەی وەکی ژانیوەری شەش بیتن. باڵێ هەندێک کەس دەڵێن کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کەڤن مەکارسیش دیارە کێسەکە خراپتری کردووەکە، گوتوویەتی ئەمە تۆڵەستاندنێکی سیاسیە و دەسەڵاتی خۆشی بەکاردێنێتن بۆ لێکڕینەوە لەسەر دادوەری گشتی نیویۆرک. بەڵام لە هەمان کاتدا هەندێک خەڵک دەڵێن ئەمە هەوڵێکە بۆ کۆکردنەوەی پشتیوانی سیاسی بۆ ترامپ. کۆماریەکان بەگشتی پێنسیش جێگیری ترامپ ئەو کاتەی سەرۆک بوو دوێنێ گوتی هەوڵێکی سیاسیە، بەڵام زیاتر قانونیە، چکە ئەو کابرای کارشکێنی کردی، ئەو کابرای تاوانی ئەنجامدایە. ئەگەر ئەو تاوانەی نەکردبایە کەس نەیدەتوانی بچێتن پەروەندەی دادگایی ئیجرایی تاوانی، پەروەندەی تاوانی لە دادگا لەسەر تۆمار بکاتن و بیکاتەوە. بەڵام ئەو کابرایە بەخۆی خۆ هەر مەسەلەی سۆرمی دانیال نییە، مەسەلەی کلاسەفایت داکیومەنت ئەو داکیومنتانەی نهێنینە کە 11,000 بوون، 100 لەوانە پەیوەندیان بە ئاسایشی نەتەوایەتی ئەمریکای هەبووە. مەسەلەی مامرەتی جانیوەری سێکسە، مەسەلەی گوشار خستنە سەر کاربەدەستانی ویلایەتی جۆرجیایە کە ئەنجامەکانی هەڵبژاردن بگۆڕن. باشە پرسیارەکە لەوەدا دەستپێکە لە کۆی تەواوی ئەو کەیسانەی لە دژی ئەو لە دادگەدانە ئێستاکانی. دکتۆر کرماش دەمێت پرسیاری ئەوە بکەم، یعنی باشە وەکو گوتە چەند کێسی تر دژی ترامپەیە، کێسی سیاسی گەورە، بەڵام بۆ ئەم کێسە کە پارەی داوە بە خانمێک کە خۆمان دەزانین ئەکتەرێکی فیلمی ڕوت و شتیوا بووە،
بۆ ئەوەی بێدەنگ بکرێت لە کاتی هەڵبژاردنەکە بۆ ئەمە ئەبێ بە جێگەی نێگەرانی لە جیاتی ئەوەی کە کێسە گەورەکانی شەر دژی ترامپەر هەن؟ چونکە سروشتی ستۆرمی دانیێل وەک کە ئاماژەت پێ کرد ئاکتەری فیلمی سێکسیە بۆ خۆی قەباحەتێکی گەورەیە کە کەسێک کە کەسێتێکی هەبی ناوێکی هەبیتە لە ناو ئەمریکایدایە خۆی کاندید کردبێ بۆ سەرۆکایەتی ئەمریکای و لە ئانی کاندیدی 130,000 دلاری دابێتە ئەو خانمە بۆ ئەوەی بێدەنگ ببێتن ئەوە بۆ خۆی کارێکی نایاساییە ناقانونیە و بێ ئەخلاقیشە لەبەر هەندێش دوای ئەو ژنە چوە دادگا ئەو ژنە شکایەتی لێکرد ماوەیەک جێڕوبە حسەبوو لە دادگا لە بەرامبەر ترامپ و ستۆرمی دانیێل ئەو کەیسە ئاسانترە لە کەیسەکانی دیکە لە بۆ دادگایە بڕیاری لەسەر بداتن ئەم پێم وایە هۆکاری سروشتی ئەو کەیسە لە بەرامبەر ئەو کەیسانەی دیکەی ئاماژەم پێ کرد ئاسانترە لەبەر هەندێک ئەوان ئەوەیان وەکو دەستپێک هەڵبژاردیە. باشە دوکتۆر کرمانج ئەگەر دوای 2 ڕۆژی تر بڕیاری تاوانبارکردنی ترامپ دەرچوو لە ڕووی قانونیوە چی دەبێت؟ ئایا دەستگیر دەکرێت زیندانی دەکرێت چی دەبێت؟ بۆ خۆی کاکە دەخیل لەسەر ئاستی حکوومەتی فێدرال لە بیرمانە وەختە کۆنگرێزە و مرۆڤەی بەو تاوانانە مەحکوم کرد بە مەسەلەی جانیوەری 6 کلاسەفاید داکیومنتس و گوشار خستنە سەر کاربەدەستانی ویلایەتی جۆرجیایە بڕیارەکەیان لە بۆ دادوەری گشتی ئەمریکایە هەنارد مێرک گەرلاند ئەویش دیارە هیچ بڕیارێکی نەدا بڕیاری نەدا و بە ویلایەتانەی گوت ویلایەتەکان ئەگەر گرفتیان هەبیت یا کەیسێکیان هەبی لە دژی ترامپ دەتوانن کەیسەکان بجوولێنن لە ڕێگەی دادگایی لەسەر ئاستی دەوڵەتی فێدرال هیچ شتێک نەکرا لەسەر ئاستی ویلایەت من پێم وایە ترامپ وەزعەکی لە دۆخێکی زۆر خراپ قەراری گرتیە ئایا کەرەبچەی دەخرێتە سەر دەست دەخرێت ئەمە پرسیارە دکتۆر کرمان زۆر خەڵک دەڵێیانی دەبێ مامەڵەی تایبەت لەگەڵ ئەو بکری ئەگەر حتا دادگا بڕیاری تاوانبەرکردنەکەشی دا بەڵام دەبێ مامەڵەیەکی زۆر تایبەتی لەگەڵا بکرێت لەبیر نەکەین کاکە بڵێن ئەوە سەرۆکی پێشینی ئەمریکایە ئەوە مافەکی قانونی ئەوە و سیکرت سەرویس ئەو هێزەی کە تایبەت بە پاراستنی ئاسایشی سەرۆک و سەرۆکانی پێشون ئەوە لەگەڵەوان دەبیتن لەبەر هەندێش ئەوانیش ئێکەکن لەو هێزانەی کە ئاماژەت پێکرد لەگەڵ FBI و NBI نیویۆرک بیرۆ ئۆف ئینڤستیگیشن و پۆلیسی لۆکێل هاوکارن کە چۆن هەواهەنگیەک دروست بکەن سێشەم دانەڵد ترامپ خۆی ڕادستی دادگا بکاتن بچێتن لەوێن دەرێ تاوانەکانی گوێ لێ ببیتن و پاشان لەوێن دەرێ دەستە دەرێ دەچێتە دەرێ لەو ئەو سێشەمێ ناگیرێتن منتەها لەوێن دەرێ ئەو ئامادەکاری خۆی دەکا پاش ئەوەی تاوانەکانی گوێ لێ دەبیتن کە چۆن بەرنامەی بەرگری لە خۆکردن ئامادە بکات. باڵێ دکتۆر کرمانج گوندی پرۆفسۆر لە بەشی ڕابەرایەتی پەروەردە لە زانکۆی تێنسی ستیت لە ناشڤیل لەگەڵ مام زۆر سوپاس دکتۆر. سەرسەرە من کاکە دەخ